فضول الكلام زور بڵێیی زۆر قسەکردن سەری خاوەنەکەی دەخوات. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. کەسێک ئیمانی بەخوا ڕۆژی دوای بێ با خێر بڵێ کە خێرت لای بیڵێ، یاخوا شەو ڕۆژ 24 ساعت تۆ قسەی خێرکەی لەوە پەشیمان مەبە، ئەوە هەمووی خێرە حەسەناتە بۆ دەنووسرێ. جا فليقل خيرا أذكار بيت قرآن بيت دعوة بيت أمر بالمعروف نهي لمنكر إصلاح ذات البين سرور تدخله في قلب مؤمن مشكلة أو أنا هموي شاكا بەڵام زۆر بڵێیی بێمانە بێسوود زەرەرت لێ دەدات. کوردەواری دەڵێ زمان بەڵای سەرە، زمان تووشی ئەنواع کێشە و گرفتت دەکە هەم لە دنیا هەم لە قیامەت. غیبەتی فلان دەکا، بوهتان بۆ فلان دەکا، درۆ دەکا، جنێو دەدا، سوکایەتی بە خەڵک دەکا، هەمووی بەم زمانە نازانێ و هەمووی لە حەسەناتت کەم دەکاتەوە. تاوای لێدە حەسەناتت نەما ئەنجا سەیئات و تاوانی خەڵک بۆ خۆت ڕادەکێشی. دەبەسیەتی قسەکردن بەس. سێهەمیان فضول الطعام زۆر خواردن. زۆر خواردن قورست دەکا کاکە کە زۆرت خوارد دەتخات دەبێ بخەوی، اینجا زۆریش دەبێ بخەوی کاتت بەرەکەتی تێدا نامێنێ. پاش ماوەیەک خۆت دەبینیتەوە کەسێکی قەڵە و زێل ناتوانی نوێژەکانیشت بە پێوە بکەیت، دەی بەدانیشتنەوە بیکەیت. لەگەڵ ڕێزمدا بۆ هەموو موسڵمانێکی قەڵە و کە لە توانە و دەسەڵاتی خۆی دانەبێت، بەڵام کە ڕێک بزانی تۆ زۆر خواردنەکەت کە لە سنوور بە دەرە ئەوە هۆکارە، ئەمە عیبێ والله، ئەمە نەقسە بۆ ئینسان. وهروەها فضول الاختلاط بالناس زۆر تێکەڵی لەگەڵ خەڵک تێکەڵیەکی بێسوود. ئەوەندە لەگەڵ خەڵک تێکەڵ بە کە سوودیان پێدەگەێنی یا سوودت پێدەگەێنن، خێرت هەبێ بۆیان یا خێریان هەبێ بۆت. پێویست بێ شتێکی پێویست. ئەجینە هەموو کاتەکانی ژیانت لەگەڵ خەڵک بەسەر مەبە، با کاتت هەبێ بۆ خودی خۆت بینی خۆت و خوا، با کاتت هەبێ بۆ خێزانت بۆ مناڵت بۆ سیلەی ڕەحمت، نەک هەموو کاتەکان لەگەڵ برادەرەکانم لە دەرەوەین شەو ڕۆژ بە چەندەها سەعات کاتت بە فیڕۆ دەدەی بێسوود و بێکەڵک. بۆیە براکەم لەم پێنج شتە کەمکەوە، لێی کەمکەوە کات و وەختێکی زۆرت بۆ دەگەڕێتەوە و بەرەکەت دەتوانی کاری چاکی تێدا بکەی. لە کۆتاییدا بەڕێزەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاو وسەلام دەفەرمێ لە شەوی 15 شەعبان پەروەردگارمان يغفر دەبورێت لكل مسلم إلا لمشرك أو مشاح. لە هەموو کەسێ خۆش دەبێ شەوی 15 شەعبان إلا لە دوو کەس نەبێ مشرك أو مشاح. ئەومان لەبیر نەچێت هۆکارێکی تری بە ڕۆژووبوونی شەعبان کە پرسیار لە پێغەمبەر کرا عەلەیهی سەڵاو وسەلام، فەرمووی لە شەعباندا کردەوەکانم بەرز دەبێتەوە ترفع فيه الأعمال إلى الله فأحب أن أكون صائما فيه. لو مانگەدا کردەوە بەرز دەبێتەوە بەلای خوا بەرزبوونەوەی ساڵانە، ئەجینا بەرزبوونەوەی هەفتانەشمان هەیە دووشەمە و پێنجشەمان، و بەرزبوونەوەی ڕۆژانەشمان هەیە نوێژی بەیانی نوێژی عەسر کردەوەکانمان بەرز دەبێتەوە مەلایکەتەکان بەرزی دەکەنەوە، و کردەوەی عمریشمان هەیە کە مردیت کتابی ئەعمالت هەمووی بەرز دەبێتەوە بەلای خوا، یا فی علیین یا فی ئەسفەلە سافلین فی سجین.